مامۆستا حەبیب محەممەد سەعید مامۆستای کۆچکردوون و سەرێکی قەڵەم بە بڕشت و بانگوازێکی لێهاتوو بوو. پیاوێکی قسەخۆش و زمان شیرین و هێمن بوو. بە بێدەنگی کارێکی زۆر و باشی کردووە و بە خەرمانێک کتێب و کردەوەی چاکەوە گەڕایەوە بۆ لای پەروەردگار. مامۆستا ناوی تەواوی حەبیب محەممەد سەعید بەجی کوڕی محەممەد بەجی فەتەح بەجی لهۆنە. ناساندنەوە و وەفادارەتی بۆ کەسایەتێکی وەکو مامۆستای خۆشەویست مامۆستا حەبیب محەممەد سەعید کە یەکێک بوو لە پێشەنگەکان لە سەحوەی ئیسلامیدا. دیارە مامۆستا یەکێک بوو لەو کەسایەتە کاریگەریانەی کە کاریگەری لەسەر چەندین لاو هەبوو و لەسەر چەندین منداڵ و میرمنداڵ هەبوو، بە تایبەتیش لە ڕووی پەروەردەیی و ئاین پەروەریەوە. ساڵی 1948 لە گوندی بەڵخی هەورامان سەر بە ناحیەی بیارە لەدایک بووە. ساڵی 1954 بۆ 1955 چوەتە قوتابخانەی گوندەکەیان و تا پۆلی پێنجەمی سەرەتایی لەوێ تەواو کردووە کە لە پۆلی شەشەم بووە بەهۆی گواستنەوەی ڕاژەی باوکیەوە ماڵیان چووە بۆ هەولێر و پۆلی شەشەم و یەکەمی ناوەندی لەوێ تەواو کردووە. ساڵی 1962 دەگەڕێنەوە بۆ هەڵەبجە. ساڵی 1964 پەیوەندی دەکاتەوە بە خوێندنەوە و پۆلی دووەم و سێیەمی ناوەندی لەوێ تەواو دەکات. پاشان پەیوەندی بە خانی مامۆستایانی سلێمانیەوە کردووە و لە ساڵی 1968 بۆ 1969 خوێندن تەواو دەکات. ئەوەی زۆر گرنگ بێ و جێی سەرنجدان بێ من ئەوەتی چاوم هەڵهێنا بە دنیا بابەگیانم خەریکی نووسین بوو. بەڵام ئیتر نووسینەکانیشی هەیان بوو 2 ساڵی بڵێن 1970 پێش من نووسی بوونی و بەڵام هێشتا چاپکردن وەکو چاپ نەکرابوون، بەڵام بەردەوام مەشغوڵی وەرەقە و قەڵەم و ئیتر ئەوەتی فام کردبێتەوە ئەینووسی. و ئیتر لە ساڵی 79 بوو هاتین بۆ ئۆردوگای سیروان، لەوێش بەردەوام دائیمەن یان مطالعەیەکردیان کتێبی لە بەردەسا بوو، مەشغوڵی کتێب خوێندنەوە بوو. ساڵی 1970 بە مامۆستای سەرەتایی دادەمەزرێت لە قوتابخانەکانی تاوێرە و پاشان لە گوندی سازانی سەر بە هەڵەبجە. دواتر ڕژەکەی دەگوازرێتەوە بۆ گوندی دەگاشێخانی هەورامان و وەک بەڕێوەبەر لەوێ دەست بەکار دەبێت. پاشداگیرانی گوندەکانی هەورامان و ڕاگواستنیان بۆ کۆمەڵگەی زۆرەملەی سیروان ئەویش لە ساڵی 1970 داگوێزرێتەوە بۆ ئەوێ. طبعا هەموو ئەوانەی کە لە سیروان ژیانیان بردوتە سەر هەمویان یادەوەریان هەیە لەگەڵ مامۆسایە. ئێستا هەمویان لەوە چێت هەر یەکەوە زۆرێک لە سەلامکردنێکی مامۆساوە، لە زەردەخەنەیەکی مامۆساوە، لە دانیشتن لە دەرسێکی مامۆسا بەڕاستی سوودی لە مامۆسا وەرگرتووە. من مەشهەدێک کە بەلامەوە زۆر شیرین بوو، جارێکیش عەرزی مامۆسام خۆی کرد، زۆری پێخۆش بوو. مامۆسا طبعا لە مزگەوتی سەلاحەدین شتێکی زۆر سەیر، یعنی ئێستا خەڵک ناچێت گوێ لە دەرسی عام بگرێت. لە ڕاستی ئەوە خەلێکی زۆر گەورەیە لە سەحوەی ئیسلامیا دروست بووە، خەڵک خۆی پێ تێرە. بڕوا بکە لە مزگەوتی سەلاحەدین شەیوە هەبوو 3 دەرسی عام وتراوەتەوە، خەڵکیش دائنیش کەس نەڕۆشتە دەرەوە. من بەچیە ئەمزانی مامۆسا کە دەستی پێ کرد حیاتی هاوڵانی باسە کرد، خەڵکە هەر هەمووی بێدەنگە بوو، کەس قسەی نەئەکرد. من مناڵ بووم لە دواوە هەموو جارێ مامۆسا کە دەستی پێ کرد سەرەتاکە ئەوەیەکی ئەکرد. جا ئەمەم بۆ گێڕاوت مامۆسا هەموو جارێ ئاواتە کردوتی ڕاستەکەی، هەموو جارێ ئەو حاڵەتەم هەبوو. اینجا بەچیە ئەمزانی مامۆسا 1 سەعات قسە ئەکە، شریتەکە ئەو کاتە شریتی سەعاتی هەبوو، لە بەردەمی یادایان ئەنا بۆ تەسجیلکرا، لەو کاتە ئەکوژایەوە تەقەی ئەهاو لە مکابەرەکەەوە. من ئەمزانی کە دەرسەکەی مامۆسا با بڵێن سەعاتی تەواو کرد، ئەو خەڵکە دەرکیان پێ نەئەکرد 1 سەعات و مامۆسا باسی هاوڵانیە کرد، لەزەتێکی زۆر تایبەت ئەکرا. هەندێک جار بەبیر بە من مناڵ بووم لەو کاتە ئەم بینی خەڵک ئەگریان، من خۆم لەو کاتە نەئەگریام، نەم ئەزانی هۆکارەکەی چییە، بەس دوایی کە کتێبەکانم خوێندەوە تێگەیشت. مامۆستا حەبیب پیاوێک بوو نیک نەفس، متواضع، ئینسانێک بوو ئاگادار، خوێنەوار، ئەنجا زۆر دڵسۆز بۆ دینەکەی و بۆ گەلەکەی. پیاوێک بوو هەتا 10 ساڵ خەیت موسالیم بوو، بێوەی بوو. ئەنجا حەسی بە پێشکەوتنی
گەلەکەی ئەکرد و حەزی بە پێشکەوتنی ڕەوتی ئیسلامی ئەکرد لە وڵاتەکە. مامۆستا حەبیب ئێمە لە سەرەتای حەفتاکان و تەقریبەن ناسراویمان پێ کرد لەگەڵ مامۆستا حەبیبە، بەڵام بە تایبەتی لە کاتێکە کە مجەمعەکان دروستکران، ئەنجا مجەمعی سیروان دروستکرا و کاتی هاتنە ئەوێ ئیتر لەوێەوە زیاتر تێکەڵیمان پێ ینی هاتوچۆمان. لە سیروان قوتابخانەی قورئاندا دەنێت و دەیان قوتابی لە مزگەوت و ماڵەوە و بە کوڕ و کچەوە پێدەگەێنێت. سەرڕای ئەوەی لە مزگەوت وانەکانی تەفسیر و ڕیاضە ساڵحین و ئەحیا علومدین و ژیانی هاوڵانی پێغەمبەر و بابەتی ئیمانی بەوتار دەڵێتەوە، هەروەها دوای نوێژی بەیانی دانابوو بۆ خوێندنەوە و لەبەرکردنی قورئانی پیرۆز بە گەنجان. مامۆستا دیارە لە خزمەتیدا لە ساڵی هەشتاکان بە تایبەتی من لە تەمەنێکی سەرەتاییمدا بوو کە بە خزمەتی گەیشتم. بەڵام لە سۆنگەی ئەوەی کە باوکم مامۆستا بوو لە مزگەوتی سەلاحەدینی ئەیوبی لە شارۆچکەی سیروان و مامۆستا حەبیبیش لە قوتابخانەی ڕەنگین بوو کە دواتر خۆشم لەو قوتابخانەیە 4 قۆناغی سەرەتاییم خوێندووە، زیاتر ئیلتیماس و پەیوەندیەکمان هەبوو. مامۆستا حەبیب زۆر بەدەم گەنجەکانەوە بوو، تەنانەت کە هەو بۆ قوتابخانە بۆوانە وتنەوە کە دەرسی ئاینیشی بوو تا ئەتەوانێ تەجیلێکی پێبوو کە یەکەم جار گوێم لە دەنگی مەنشایی بوو لە تەجیلەکەی مامۆستاوە گوێم لێ بوو، لە سۆنگەی ئەوەی کە لەو کاتەدا هۆکارەکانی گەیاندن بەم شێوازە نەبوو کە ئێستا هەیە. و هەموو دووشەمە و چوارشەمانێک دوای نوێژی عەسر مامۆستا لە مزگەوتی سەلاحەدینی ئەیوبی وانەی دەوتەوە و وانەکەی گەنجەکان لەناو خۆیانە باسییان دەکرد و دەڕۆیشتن بۆ خزمەتی و بە شەیدایانە هاتن لە دەوری چرای مامۆستا حەبیب محەممەد سەعید کۆ دەبوونەوە، ئەویش بە وتە شرینەکانی، ئەویش بە وتە ڕەنگینەکانی ئامۆژگاری دەکردن، زۆر باس لە خواناسی ئەنجام ئەدا. یەکەم بابەت کە گوێم لێو بوو لە خزمەت مامۆستادا باسی لەدایکبوونی عیسای پێغەمبەر بوو سلامی خوای لەسەر بێت، کە ئێستاش قسەکانی و دەنگی ئەو لە ناو دڵ و دەرونی منە ڕنگ ئەداتەوە و دەنگ ئەداتەوە. وڵا بابگیان نەرمونیان بوو، ئەنی بە ڕەحمەت بێت لەو ڕۆوە زۆر نەرمونیان بوو، بەڵام بەڵێ ئەوەی هەبوو مسوە دەشتی لە بەردەسادانە ئەنا بە تایبەتی مناڵی میوان وشتە هات دەیوت بێ ماگاتان لێبێ دەستکاریەوە مسوە دانە نەکەن بە هین نەبێ بە لە نەفەوتێن تاوەکو چاپ بکرێن ئینشەڵڵا. بەڵام بۆ مۆزوعی ئەو دڵڕەنجانە لە یەک کاتا تۆزە بێت تاقەتە بوو کە ئەگەر قەڵەمەکەیمان لەبین دەفتەر وشتەکە ماشەڵڵا 5-6 لە ببووین کە قەڵەمەکەی نەمایە و با من کاتم بە فیرۆنە چێدەی خێرا قەڵەمێکم بۆ بێنن ئەگەڕای و خێرا قەڵەمێکم بۆ بدۆزنەوە بە ئەساتێک لەحزەیەکم لە کیس نەچێت. مامۆستا حەبیب مڕەبی بوو بە معنای کەلیمە، چونکو دەرسی کچانی بوو، دەرسی کوڕانی بوو، ئەنجارە دەرسی شەوانەی بوو، پیاوانی بوو، ئەنجارە تەجوید قورئان ئیتر ئەنواع ئەشکاڵ ئەوەی بوو، دەرسی بوو لەگەڵ بە تایبەتی لە سیروانە. ئەکرێ بڵێن تەرزی فکری مامۆستا حەبیب محەممەد سەعید بریتە لەوەی کە هەمیشە و دائیم وستوێتی ئیمانداران لە عەقیدەوە بۆ باڵاتر لە عەقیدە بەرە کە ئیحسان، چکە بەڕاستی عەقیدە خواناسیە بەڵام ئیحسان خودابینیە. وای لێ کردووی پەیامەکان، وای لێ کردووی کتێبەکانی مامۆستا بەرە ئەو ئەقارەت برن کە تۆ خوددا لێەوە ببینی، هەمیشە هەست بە قوربی خوا بکەی، هەست بە وجودی خوا بکەی لەگەڵتا، مەعیەتی خوا لەگەڵتا، کە ئەمە بەڕاستی کەم نووسەر هەیە بتوانێت ئەمە بگەێنێتە بەرامبەرەکانی. فرمێسکەکانی مامۆستا بەسەر نووسینەکانیە ڕنگدانەوەی ڕاستای خۆی هەیە لە فرمێسی ئەو کەسانی کە ئیخوێندنەوە. لە کۆتایی شەستەکانەوە دەستی داوەتە نووسین و وەرگێڕان بە تایبەتی لە ژیاننامەی هاوڵانی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت. هەروەها نووسینی چیرۆک و شانۆنامەی ئیسلامی بۆ گەنج و لاوانی کورد. لەگەڵ مامۆسایانە زۆر پەیوەست بوو، لەگەڵ گەنجەکانە زۆر پەیوەست بوو، یعنی حتا ئەو گەنجانەی کە شتیان دەخوێندەوە کە بەشێکیان ئێستش لە دەوروبەر بن لە دۆستان و خزمانی ئاروزاری کە لەو کاتەیە لە دەوروبەری مزگەوتی سەلاحەدین بوون لە ناحیەی سیروان،
بەو پەڕی شەیداییەوە گەنجەکان چاوەڕێی ئەویانە کرد کە نامیلکەیەک باز لە ژیاننامەی سەحابەیە بکاو ئەوان بەدەستی بهێنن. یعنی ئەو نە بە شەیدایانە چاوەڕێیانە کرد، هەر ئەکەوتە بەردەست ئەمان وەکو چۆن کەسێکی برسی بە دوای نانا بگەڕێ، کەسێکی تین و زمانی وشک بوو بێ بە دوای ئاوا بگەڕێ، ئاوا بە دوای کتێبەکانی مامۆستا حەبیب محەممەد سەعیدا دەگەڕان بۆ تا مزرۆبوون لە ژیاننامەی هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. گەنجەکان لە زاری مامۆستا حەبیب محەممەد سەعیدەوە زانیان کە پێغەمبەری خوا هاوڵی هەیە عليه الصلاة والسلام، زانیان کە هاوڵەکانی پێغەمبەری خوا چ پلەپایەکیان هەیە، چ نمونەیەکی پێشەنگ و پێشەوایەتی ئیمان و ئەخلاق و بەهای جوان و خزمەتکردن بە ئیسلامەکەن. لە ڕاستیە من خۆم لە گەنجی و لاوێتیە کە کتێبەکانی مامۆسام ئەخوێندەوە دەرکم بەوە ئەکرد کە ڕۆحێکی زۆر بەهێز ئەم کتێبەی نووسیوە، چکە جارەوە من فەقێ بووم لە شەوێکە دانیشتم یەکێک لە حیاتی هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ژیاننامەکانم ئەخوێندەوە لەگەڵ هاوڵێک کە ئەژیام ئەو شەوە لە شوێنێکە کە گریانم ئەهات یەقینم هەبوو کە لەو شوێنە مامۆستا حەبیب گریاوە، لە شوێنێکە هیممەتم بۆ دین بەرز ئەبووە کە مامۆستا چکە جیاوازی لەگەڵ خەڵکی لە نووسینەکانیە ئەوەیە تەنها سەردی چیرۆکەکە ناکە و بەس بینووسێ، لەو نێوانە کە چیرۆکەکە ئەنووسێ لە بینەکانە ڕاتەگرێ. بۆ نمونە مووقیفی هاوڵێک باسەکە لە دوایە ئەفەرمێ ئەمە ئیسلامە ئەم کەسێ ئەبەو شێوازە پەروەردە کردووە، ئەمە بینینی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەم کەسێ ئاوا دروست کردووە، ئەمە وای لێ ئەکردی ئیسلام بەلاتەوە شیرینە بوو، هاوڵان بەلاتەوە شیرین ئەبوون، جۆرێک تێکەڵاوی بۆ تۆ دروست ئەکرد کە هەستێ بەو قووەتە ئیمانیە بەهێزە ئەکرد ئەو قەڵەمە بەهێزەی کرد وسوێتی. بەڕاستی هەر کەسێک کتێبەکانی مامۆستا بخوێنێتەوە لە ڕاستەوخۆ تێئەگا لە کاتی نووسینی ئەم کتێبە هێزێکی معنەوی لە پشتی مامۆستاوە بۆ هاوکاری بووە لە نووسین. بەوە کاتەکانمان بەسرە برد کە چیرۆکی بۆ گێڕاینەوە، بەڵێ بەتابەتی من الحەمدولله زۆر لە مناڵە دەسم مایە خوێندنەوە، ینی بەکارێ حەزم لە کتێب خوێندنەوە بوو، ئەوانەی کە ئەو دەفتەرانەی کە ئامادەیە کرد بچێ بۆ بەغا زۆر جار ئەچوم ئەم خوێندەوەنی بە دزیە و جاری وا بۆی ڕڵێگیان با نەفەوتێنەوە مەجال نەبێت دووبارە بێ نووسمەوەمانە، بەڵام خوێندنەوەمان لەو کاتەوە دەستی پێ کردووە الحەمدولله. تایبەتی گەنج و لاو زۆر ئاڕاستە ئەکە، یعنی ئاراستەکە چۆنە وات لێ ئەکا بەرەو کردەوەت ئەبە، وات لێ ئەکا دینت بەلاوە شیرینەکە، وات لێ ئەکا هاوڵ بەلاتەوە زۆر خۆشەویستە بن. وی بەڕاستی ئینسان ئەگەر ژیانی پێغەمبەری ئازیزمان نەخوێنێتەوە نازانێ ئەو ڕۆحیەتە چۆن تێکەڵ ئەبێ لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆیە لە هەشتاکانەوە هەتا ئێستاش لاوەکان پێویستیان بە خوێندنەوەی کتێبەکانی مامۆستا حەبیب محەممەد سەعید هەیە، چکە بەڕاستی ئەگەر لاوێ کتێبەکانی ئەو نەخوێنێتەوە دانامەزرێت، چەکەرەی تەواوی دینداری لە ناخێ دروست نابێ. بۆیە لە ڕووی فکریەوە، لە ڕووی حرەکە و جوڵەوە، لە ڕووی ڕۆح و دینداریەوە لە هەر سێ ڕۆکەوە کتێبەکانی مامۆستا ئاراستەی خوێنەرەکەن بەرەو خواناسی، بەرەو دینداری، بەرەو ئیشکردن بۆ ئیسلام، بۆ ماندوو نەبوون لە پێناوی ئیسلام. ئەقڵم ڕۆژانی جودایی مەژمێرێ، حەسرەتێکی تەم و تاریکی بەسەر ڕۆحم داهێنێ، ساسیمات نیشاندا وا خۆر ئاوابوونی ئەهێنێ، ئەقڵم ڕۆژانی جودایی مەژمێرێ، لە دوادەمدا با هیچ نەبێ ئاوابوون و ئەڵحاتێ. یەکەم بەرهەمی لە ساڵی 1970 چاپ کردووە و تا ساڵی 1970 نزیگەی 36 کتێب و نامیلکەی بە چاپ گەیاند. سەردەمی ڕژێمی بەعز سانسۆری زۆر دەخرایە سەر کتێبی کوردی و بە تایبەت کتێبی ئیسلامی. مامۆستا لە ساڵی 1973 نامیلکەی منیش بوومە پشتیوانی دەنووسێت و لە ساڵی 1976 دەینێرێت بۆ چاپ، بەڵام مۆڵەتی چاپی پێنادەن. جارێکی تریش لە ساڵی 1970 دەینێرێتەوە و بەهۆی کوردە چاپەکانی بەغدا دووبارە ڕەتی دەکەنەوە و مۆڵەتی نادەنێ. دوجار لە ساڵی 1983 پاش لابردنی دیمەنی یەکەمی چاپ دەکرێت. لەو سەردەما ڕقابە دوو هینی بوو، دوو ڕقابەی بوو. یەکێکیان ڕقابەی فەرهەنگی زمانەوانی، یەکێکی تریشیان ڕقابەی سیاسی. ئەو نووسینە دوو کەس تەماشایە کرد، یەکێکیان لەبارەی سیاسیەوە ئایا ئەمە دژی ڕژەم نییە، شتێکی تا نییە کە دژی ڕژەم بێت، یا ئەمە ئەگەر تیانە بۆ کاتەوە موافقە دەکات ئەمێنێتەوە سەر فەرهەنگەکە، لە فەرهەنگەکە تەماشایانە کرد ئەگەر لە شتێکە
مثلا كلماتی وشەی ئینگلیزیە لاتینی بەکارهێنرا بووایە لە بیاتی عەرەبی زەربیانە هێنا بەسەریا ئەیانوت مادام کە وشەی عەرەبیەکە هەیە وشەی عەرەبیەکە خەڵکی زیاتر ئولفەتی پێوە گرتووە بۆ ئەم وشە بێگانەیە بێنرە لە بیاتیەوە نیانەهێشت ڕەبزیان نەکردەوە. جا هەر ئەوەش لە ڕاستیە خزمەتێکی گەورە بوو بە زبانی کوردی کە کاتی خۆی نازانم لە ویشتان دەیاننا بۆ زانکۆی سلێمانی دانشگایان دانابوو دانشگای سلێمانی کە ئەمە کەلیمەیەکی فارسی تاوا فارسیە ئەنجا بەڵام دواییە کرا بە زانست کۆ زانکۆ یعنی زانست کۆ کە معنای جامیعەیە بە معنای کەلیمە. جا ئەو ڕقابە فەرهەنگیە زۆر ئیسفادەی بوو بۆ زبانی کوردی زۆر ئیسفادەی بوو بۆ زبانی کوردی جا ئەم ڕقابانە کە بوون هەندێک جار کەسی ناحەزی لەسەر بوو یعنی ئەو کەسێکی ئەکەوتە بەردەست کەسێک بوو داغ لە دڵ ڕقایی بەرامبەر بە ئیسلام شتێکی ئاوا زۆر زەقیش نەبوایەت لە بارەی حکوومەتەوە لە بارەی سیاسەتی وڵاتۆ ئەو ڕەبزیە دێنووسی مەسەرەن ژیانی کێ بوو ژیانی حەزرەتی موسا و من ناردم بۆ ڕقابە دەکەچی هینیان لێ نووسی بوو لا نوافقیان لێ نووسی مۆری لا نوافقیان لێدا بوو طبعا کوردە خۆ عەرەب نازانێ معناکەی چییە کورد دەخوێنێتەوە. جا ئەوانە هەبوون یعنی چەند کتێبی تری مامۆساش ڕەبس کرابوون یعنی سەیەکێک لەوانە منیش بوومە پشتیوانی دوو جار ڕەبس کرا دوای دوو جارە لە سێهەمین جارە کە ناردیۆ جارێکی تر پاکنووسی کردەوە ناردیۆ ئەنجام موافقەتیان کرد. بەڵام لە ساڵی 1970 خی گەورە کاراسانی بۆ کرد و دەستی کرد بە چاپکردنی کتێبەکانی کە ئەم ئەمەری کوڕی سەعات یەکەم کتێب بوو لە ساڵی هێشتا لە بەغا چاپکرا وەکو بڵێنتر زنجیرەی هاوڵانی پێغەمبەر ڕەزای خۆیان لێبێ دەستیان کرد بە نووسین. تەنها ئەو تێکەڵاوە ئیمانی و دینداریە کە لە خزمەت مامۆستایە ئەوە بەشێک لە ئاشنایی و ناسیاویە بەشی دووهەم لە ناسیاویم لەگەڵ مامۆستایە بریتێ لەو کاتێک کە لاو بووم و کتێبەکانی مامۆستام ئەفرۆشت. مامۆستای محەممەد سەعید لە دوای ڕاپەڕینەوە ژێرخانێکی هەبوو کتێبی زۆر تیا بوو مش کتێبەکانم ڕۆژی جمعان ئەبەر بۆ مزگەوتی خانەقا و مزگەوتی جیهاد ئەم فرۆشت. پەیوەندیەکی بەهزرگانی لە بینی من و مامۆستایە دروست بوو بەڵام لە پەنایە ڕۆح و دینداری و خوێندنەوە و ئەدەبی گەورە لە کار و کەسابەتە یعنی وهای لێ ئەکردی مامۆسا کە تۆ لاوێک بی لاوێکی خەوتوو نەبی لاوێکی ئیشکەر بی بۆیە زۆر تەرجیعەکردن لەسەر کەسابەت لەسەر ئیشکردن لەسەر بەهێزبوون لە بازاڕە تەحملکردن هەموو جارە ئەیفەرمۆی ئەم کتێبانە ئەبەی ئەگەر نەشیان فرۆشی هەر خێرتەگە ئەگەر کاتێک کە کەسی لێ نەبوو خۆت بخوێنەرەوە هەر ئیسفادەیان لێ ئەەکەی مهم ئەوەیە تۆ کاتێک ئەم کۆڵە ئەگری بە کۆڵتەوە ئەیبێ بۆ مزگەوتەکە بۆ فرۆشتن بیرکەرەوە ژیانی کۆمەڵی هاوڵت هەڵگرت و ئەیبەی کاتێک عەرزی ئەەکەی بۆ خەڵک پارەکە بەلاتەوە گرنگ دەبێ گرنگ بەلاتەوە ئەوە بێ کە کۆمەڵی هاوڵ ئەنەریتە ماڵی خەڵکەوە ئەم ڕۆحیەتە لە کەسابەتە لە شوێنی ترا دەست ناکەوێت ئەدەبێکی زۆر تایبەت بوو لە خزمەت مامۆستایە فێری بووم سێهەم دانە لە ڕێی کتێبەکانیەوە بەڕاستی من زۆر سوودم لە مامۆستا وەرگرت و لە ڕێی کتێبەکانیەوە لاوێتی خۆم تەسەور ئەەکەم بەشێکی یعنی دروستبوونی من یان دوورکەوتنەوەم لە زۆر بابەت بەهۆی کتێبەکانی مامۆستا و ژیان بووە لەگەڵ ژیانی هاوڵانە. کاتێک کە کتێبێکی مامۆستا دەرەچوو بە تایبەتی لە سەرەتاوە لە ژیانی هاوڵان دەبینم و ئێستاش گەنجەکان کە قسە باسی ئەم بابەتە دەکەین هەمویان باس لەوە دەکەن کە چۆن بە گەرم و گوڕێتی بەدەم کتێبەکانیەوە بوون یعنی وە کەسێکی تینوو ئاواتەخوازی ئەوە بێ بە قومی ئاو بگە ئاواتەخوازون بە کتێبەکانی مامۆستا بگەن و هەمووان دەزانین کە کاریگەری چەنە ئیجابی هەبوو بە تایبەتیش لە کۆتایی هەشتاکانە و تەنانەت لە نەوەکانە کتێبەکانی مامۆستا بەشێک بووە لە کتێبخانەکەی باوکم بە تایبەتی چونکە دۆسایەتی هەبوو لە نێوان مامۆستا حەبیب محەممەد سەعید و باوکمدا بە ڕەحمەت بن بەشێک لە کتێبەکان کە دەرەچوو یەکەم نوسخە یا نوسخەکانی سەرەتا ئەگەشتن کتێب مەکتەبەکەی بابم
و مامۆسا تەنها ئەوەندەی نەبووە من بزانم خۆم لە شریتە و کاتە شریت هەبوو لە ناو تەسجیلا دادەنرا گوێمان لە وتارەکانی دەکرد بۆ یە کاریگەری زۆری هەبوو و کتێبەکانی مامۆساش یعنی گە دیقەتی بدەی مامۆسا لە بازەی پەروەردەیە ئیشی دەکرد هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ خەلیفەکاندا گرنگیدان بە چیرۆکەکان کە زۆر خاڵێکی گرنگە بۆ پەروەردەبوون لە باسی ئافرەتانە یعنی شتی بابەتی هەبوو لە لاوان و قوتابیانە زنجیرەی هەبوو لە یاد و زیکری پەروەردگارە زنجیرەی هەبوو لە تەنانەت بۆ مناڵەکانیش یعنی زنجیرەی فرمێسکی شادی و ئەمانە کۆمەڵی بابەتی هەبوو حتا لە خزمەتکردنی قورئانە تەجویدی هەبوو لەبارەی چیرۆکی قورئانی و بابەتی قورئانیەوانێ تشکێ لە قورئانەوە هەیبوو بۆی مامۆسا وەکو مۆسوعەیەکی پەروەردەیی لەو کاتەیە کە نە ئەنتەرنێت هەبوو نە سەتەلایت و تەلەڤیزیۆن هەبوو نە ڕاگەیاندنێک هەبوو تەنانەت ڕادیۆیەکیش بوونی نەبوو ئەوەی کە هەبوو کتێبەکانی ئەم مامۆسا بەڕێزە بوو کە بەڕاستی نمونەیەک بوو لە دنیای پاکی و جوانی لە خزمەتکردن بە گەنجەکان لە خزمەتکردن بە برایی و تەبایی لە نێوان مسلماناندا شێوازێکی نوێی یارمەتیدانی ئێمە بۆ بابەکیان دەستی پێکردەویژەوە بوو طبعاً وەکو وتمان نەیەزانی بۆستە ئەو حیفە تەمەن زۆر زۆر کورتە تەمەن زۆر زۆر کەمە نابێ بەزایی بین ئەوە بوو لە ماڵەوە دەستمان کرد بە یارمەتیدانی لە کاروباری ئیستنساخەکانیە طبعاً لەوانە ئەمە ساڵی 91 لەسەر ئەم هینانە لەوە چێ زۆربەی خوێنەران یادگاریان هەبێ لەگەڵیانە ئەم دڵفراوانی مەسەلا ئەمە چیرۆکێ بوو نووسی بووی ئیتر خۆی بەو شێوەیە مونتاژیەکردانە ئەوە هەمووی لە ئیسنساخیە کرد و وەکو مەطبعەیەکی بچووک لە ماڵەوەی تر ئێمەش ئەمانەمان دەقە کرد و دەرزیمان لێ ئەیا و ئەبرا لە بازاڕە طبعاً بە سورعەتێکی زۆر ئەڕۆشت کتێبی ترەوە تاخۆوانە هەموویان ئەمانە حتا ئەمە لەگەڵ خواناساندا ڕقم 6 بەم شێوەیە ئەوانی تری کتێب بوون بەڵام قەت حەزی نەئەکرە و سیلسیلەیە بوەستێ ئەمەش هەر لەوەچێ زۆربەی خوێنەران بیستبێتیانەوە خوێندبێتیانەوە نامەیەک بۆ خوشکێکی حیجاب لەبەر ئەمە لە ساڵی 92 ئیتر ئامۆژگاریەکی زۆر بەهێز بوو بۆ ئەو خوشکانە طبعاً ئێمە ئەو کاتەکە هاتینە سلێمانی من خۆم هەتا لە مەکتەبی خانزاد بووم بیرمە دوو محاجەبە بوونیان و کاتە پۆلی دەبوون هەمومان دوو محاجەبە بوون بۆ من و کچێکی هەڵەبجەی ئەکسە پیانەوتین هەڵەبجەیەکان جالە و فترە بابەگیان معاناتی ئەو محاجەبانەیە زانی بە تایبەتی لە شارە هەم غەریب بوون هەبوو و ئەنەش لە هەڵەبجە و ئەو ناوە هاتبوون ئەم نامەی دەرکرد بە شێوەیەکی زۆر زۆر ئامۆژگاری جوان و هێمن و مامەڵەی نەرمونیان مثلا ئەم کاری ئیستنساخ یعنی بەردەوام بووین ئەمە دەستی پەروەردگارە زۆربەی خوێنەران خوێندویانەتەوە یەکەم زنجیرەی دەستی پەروەردگار و بەڵام بەم شێوەیە کە کاتێ تەبع و بەغانەما بەم شێوە دەستی کردەوە بە ئیستنساخ و بە بڵاوکردنەوەی جارێکی تر چونکە ماشەڵڵا تەڵەبی زۆری لەسەر بوو یادگارێکی جوانی ئەم دەستی پەروەردگاری ڕقەمیەکەەوە بوو لە هەڵەبجە کاتێ دەرچوو لە ماوەی ئەم پێنجشەمە تا ئەو پێنجشەمە 5,000 نوسخە سەرف بوو ئەوە تاقە کتێبێکی بابەگیان بوو کە زۆر زۆر خۆش بوو بڵێن لەوە زۆر زوو سەرف بوو ئەوان تریشی سەری ئەڕۆشتنی بە پێی 5,000 نوسخە و بۆ کوردستانێکی بچووک لەو کاتا زۆر بوو ماشەڵڵا 5,000ەکە بەڵام ئەمە هەر لە ماوەی یەک هەفتەیە تەواو بوو ئەویش تەوزیع ئەکرایان بە شارەکانی کوردستانە مامۆستا حەبیبێکێک بووە لە دامەزرێنانی کۆمەڵی نووسەرانی ئیسلامی کوردستان کە لە ساڵی 1970 بۆ 1970 بەنهێنی دامەزراوە کۆمەڵەکە ناوی نازانم بڵم چی بوو بەخوا ئەتوان بڵم لەبیرم چووەتەوە کۆمەڵی نووسەرانی کورد بوو نووسەرانی مسڵمانی کورد بوو ئاوا شتێکی ئاوا بوو باڵە ئەنجا کەسەکانیش بریتی بوو لە جەمال کۆچەر بریتی بوو لە مامۆستا جووتیار مامۆستا حەبیب بەندە خۆم ئەنجا چەند کەسێکی تریش مامۆستا کرێکاری شتیا بوو بەڵێ لە ئەوڵەتەیە بوو ساڵی 1960 پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵی برایانەوە دەکات و لە 21 ئازاری ساڵی 1992 بەیەجگاری واز لە کۆمەڵی برایان دەهێنێت و پەیوەست دەبێت بە قوتابخانەی نور و تا کۆتایی ژیانی پەیڕەوی لە نور دەکرد. مامۆستا حەبیب کە لەم ئەخیرانەوە تقریبا زۆر هین نەبوو دڵی ڕانەگیرا وەکو پێویست
يعني چونکو زیاتر مەیلانی کرد بەلای نورە، يعني بەلای جەماعەتی نورە، هەرچەنە ئێمە لە ئەوەی کە کوردە واقعاً حەقی وایە نور بکاتە قودوە، چونکو نور ڕەوتێکە کە لە هەموو دارێکە، لە هەموو وڵاتێکە، لە هەموو شوێنەکە ئەگونجێت بژی. مثلەن لە کاتێکە نور هاتۆتەکایەوە کە مستەفا کەمال ئەتاتۆرک ئەوێ ڕێک و ڕیشەی ئیسلام لە تورکیا دەربێنێت. ئەنجا جا مەبەستمەوە نییە لێرە باسی نورکەم، بەڵام ئەڵێم مامۆستا لە مەخیرانە زیاتر لە ڕەوتی برایانەوە لایدا بۆ ڕەوتی نور. ژیانی خۆی تەرخانکە لەگەڵ پەیامەکانی نورە کە ئەمەش بابەتێکی زۆر گرنگە لە هەر کەسێک بتوانێت مەسەلەن بە وردی دیڕاسەیەکی کتێبەکانی ماوەسا بکە، هەگەر چێتە ئێستا کتێبەکان بە متەفەڕقی و شپرس هەن، بەڵام ئەکرێت لە ئایندەیە مەوسوعەیەکی گەورە بۆ هەموو نووسراوەکانی ماوەسا بکرێتەوە کە خزمەتێکی زۆر گەورەی کردووە. مامۆستا حەبیب محەممەد سەعید بەفیعلی ڕەسائلی نوری بە من ناسان و لە خزمەتیدا بەوانە ڕەسائلی نورم دەخوێند و زۆر سەرنجڕا کێشەر بوو بەلامەوە کە مامۆستا شیکاری ڕەسائلی نوری دەکرد. هەستمە کرد کە مامۆستا تەواو شارەزا بێ لە هەموو ڕەسائیلەکان و تەواو پەی بردبوو بە واتاجوانەکان لە ناو ڕەسائیلدا، بە شێوازێک کە قسەی دەکرد یەکسەر نمونەی دەهێنایەوانێ بۆ شیکردنەوەی ئەو بابەتە لە شوێنێکی تر، لە کتێبێکی تر لە ڕەسائیلەکانی نور، لە لەوامێ، لە کەلیمات، لە بابەتەکانی دیکەی ترا زۆر حزۆری هەبوو. بە شێوازێک ئەوەندە بە گەرموگوڕیش ئەم بابەتانی باس دەکرد کە تەواو بوو بە جێ تێبینی من. مامۆستا یەکەم کەس بوو کە مەثنەوی عەرەبی مامۆستا سەعید نۆڕوسی پێناساندم کە دنیایە بوو لە مەعریفە و جوانی. بەڕاستی چەندین یادگاریشم لە خزمەت مامۆستاشا هەبووە. مامۆستا حەبیب خاوەنی پەیوەندێکی فراوان بوو، نووسەران و سەرکردە ئیسلامیەکان ڕێزی زۆریان دەکرد. مامۆستا عەلی باپیر چەند جارێک سەردانی دەکات و زۆربەی کتێبەکانی خۆشی بە دیاری بۆ دەنێرێت. مامۆستا حەبیب یەکێ لە گرنگی کەسایەتیەکانی ئەوە بوو کە دۆستی مامۆستایانی ئاینی بوو. یعنی باوکم بە ڕەحمەت بێ مامۆستا مەلا فەتاحی ئاروزەری کە ئیمان بوو لە مزگەوتی سەلاحەدین، هاوڕێیەکی زۆر پێکەوە بوون بە شێوازێک کە هەندێک جار حاڵەتێکی سیاسی بۆ نمونە خۆنیشاندان شتێک دڕووی ئەدا، باوکم بێداری ئەدا بە مامۆستا حەبیب بێفەرموو مامۆستا حەبیب ئەم هەفتەیە دەرز مەڵێ ڕەوانێ یا لە مزگەوت قەینا با گەنجەکان کۆنە بنەوە نەوەکە ئەمنەکە بە شێوازێکی نەشیا و مامەڵە بکەن لەگەڵتانە. مامۆستاژەی فەرموو تە ئوکلمان بەخوا بەستووە، خوا کەریمە ئیشەڵا کاتەکەیە گۆڕین یا دوایە خەین. بەڵام زۆربەی کاتیش مامۆستا هەر تەوەکەڵ ئاچوو لە مزگەوت نوێژەکەی کرد و هێم بەجەوەکەی بهێ من بزانایە دوو کەلیمەش وایە قسەی خۆی دەکرد. ئێمە الحەمدولillah دائیمەن سوپاسی خواکەین لەسەر ئەو نیعمەتە ئەو کەسایەتیانە بە تایبەتی هاتن بۆ ماڵمان بۆ سەردارمانێکی لەوانە مامۆستا حەسەن پێنجوێنی بوو در حتا من یادگارێکی زۆر خۆشم هەیە، زۆر مناڵ بووم کە هاتوتم مامۆستا باوکم وتی هودگیان هەر هودگیان بانگیە کردم وتی وەرە مامۆستا حەسەن هاتووە، وتم کامەوتی چیرۆکە خۆشەکان. ئیتر کە ڕۆشتم وتی کام چیرۆکەی منە زۆر بەلاوە خۆشەوە باسی کرد، وتم وەڵام مامۆستا ئێستا دڵنیام چیرۆکێکی زۆر خۆشە بەلامەوە و ئەوان تریشم هەموو خوێندەتەوە و طبعا لەو فترانەیە هەبوو مامۆستا زۆربەی زۆری هاوڕێکان یان نووسەرەکان هاتوچۆ و گەرموگوڕێکی زۆرمان هەبوو، هەتا مامۆستا ئیحسان لە کەرکووکەوە ئەهات بۆ سەردانی مامۆستا ئیحسان قاسم ساڵحی و دائیمەن مەجلیسی زانایان و الحەمدولillah پیاوچاکان لە ماڵی ئێمە ئەگیرا، دائیمەن میوانەکانی بابێکیان زۆر تایبەتی بوون و مامۆستا لەگەڵ مامۆستا شارە زووری طبعا الحەمدولillah هاتوچۆیەکی زۆر گەرموگوڕمان هەبوو، ئەهاتن بە عایلەویەوە ئەهاتن. من خۆم شخصی خۆم الحەمدولillah وەکوتم مناڵی یەکەمی ماڵەکەم یادگارێکی زۆر خۆشم لەگەڵ مامۆستا شارە زووری شا هەیە، خوا بەڕەحمەت بێ. ئیتر هاتوچۆمان هەبوو ینی قسەی خۆش و سوحبەت و شتمان هەبوو، هەتا جارێکیان بانگی کردم وتی ئەوەرە خات و هودا بە من ناوت چیە؟ وتم ناوم هودایە. بە سوحبەتەوە وتی ئەزانی تۆ لەو هودایی من گەورەتری دوو خێزانی هەبوو، هەردووکیان ناویان مینا بوو، گەورەکان تازەکانی ناو نابوو هودا. ئیترەی و بزانم تۆ گەورەیانە و هودایە مامۆستا طبعا ئەو گەورەی نەبا بە تۆ گەورەی
دوای بابەگیان بۆ ڕوونکردنەوە تۆ زووتر ناوێنراوەدا ئەو تازە ناوێنراوەدا بەنسبەتی مامۆستا ئەحمەد کاکە مەحموودەوە خۆیان لەویش خۆش بێ بەڕاستی ئێمە بە حکمەوەی مامۆستا لە مزگەوتەکەی سیروان بوو ئەوە هاتوچۆیەکی زۆرمان هەبوو ئایلەویان بەردەوام ینی لە خزمەتیا بووین و ڕۆشتینە ماڵیان و هاتنە ماڵمان و هیچ کتێبەکانی ئەویشمان هەر الحەمدولillah زۆر سوود لێبین و ئەمان خوێندەوە قەدەری خوا وا بوو کەوا زۆر هین نەبین زۆر کۆ نەبینەوە یعنی ئەو کۆڵێن تاواکوشتان ڕوو بدارێ نێوانمانە لە بینی من و شارە زوریا زۆر شت ڕووی داوە زۆر شتمان هەیە مەسەرەن مەسائلەکە بیگەڕمە و باسی بکەم بۆ چونکو بەیەکۆ ڕەفیقی مناڵی بووین لە مەکتەبە بەیەکۆ بووین لە مەدرسەی ئەوقافی دینیەکەی هەڵەبجا یەکەم ساڵی ئەمە لێ ئەوە بووین بەڵام لەگەڵ مامۆستا حەبیبە لەبەرەوەی کە لە گەورەییە بووین بە ڕەفیق ئەنجارە کەمتریش هاتوچۆمان بووە و ئەو ماوەش کە بەیەکۆ بووین ماوەکە زۆر نەبوو من دوایەتر ئەم وڵاتەم بەجێ هێشت و ڕۆشتم لەبەرەوە زۆر شتێکی وامان نییە کە باسی بە سلێمانی کتێبخانەی سۆز دەکاتەوە لە بازاڕی ڕاپەڕین و دەبێتە شوێنی نووسین و خوێندنەوە و جێژوانی ئازیزان لە گەنج و پیر و خوێندەوار مامۆسایەکی هێمن کەسایەتێکی لەسەرخۆ ئیمان بە دیمەن و ڕۆخساریەوە دیار بوو هەیبەت بە هەڵس و کەوت و مامەڵەیەوە دیار بوو کە باسی ئیسلامی ئەکرد ئەوەندە شەیدا باسی ئیسلامی دەکرد ئەوەندە بە گوڕوتینەوە باسی ئیمانی دەکرد بێتاقەت نەئەبووی بێزار نەئەبووی بەڵکو تۆش شەیدایەکت بۆ دروست ئەبوو ئەوزانی کە لەبەر دەم هەڵوێستەیەکی گەورە و مەزندای ئەزانی کە ئەم ژیانی دنیا کاتیە ئەبێت تۆ هەڵوێستەی جددی و مردایەتی وەربگری بەبێ سێود و بەبێ دوودڵی بەبێ ڕاڕایی ئەبێ بڕۆیتە ناو بابەتەکەەوە ئەوەندە مامۆستا بە گەرم و گوڕی باسی لە بەهای ئیسلام و پەروەردەیی دەکرد لەم دوایەشەوە کە هەر بەطبع شت کەم بوو ئەو کتێبی ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ لە ماڵەوە خۆمان دەقمانە کرد و تەرتیبمان نەکرد میوانێکیشمان هات ماشەڵڵا مەطبعاتان هێناوەتە ماڵەوە ئێتر خوشک و براکانم خوا هەڵ ناگرێ زۆر مەزبوط بوون تایبەتی سەپایامی خوشکم هەر زۆر گورج و گۆڵ بوو لەو ئیشانەیە نوعایمی برام ئەمە لەلایە اینجا ئەم ئیستنساخ و دەسوخەتە تەبعا ئەمەژەر فترەیە بوو دوایی بابەگیان بیری لەوە کردەوە کە لە بەغاوە کۆمپیوتەرێک بێنێت ئێتی کۆمپیوتەر لە ساڵی 1970 بوو لێرە زۆر ئەزمە بوو نەبوو بە پارچە بەخوا بە نرخێکی زۆر گران لە بەغاوە بۆیان هێنا لەمەیان ناخە بابی برام و نوعامی برام زۆر یامەتیان نا لە نووسین و تەوان دەورەیان بینی بۆ فێربوونی کۆمپیوتەر لەبەر ئەوە هەمیشە بە دوای ئەو هۆکارانەیە ئەگەڕاکە ئەم کارە نەوەستێ چکە زۆر بڕوای بە لەو سەردەمە بابیگیان زۆر بڕوای بە کتێب هەبوو ئەنی کتێب تاقە هۆکارێک بوو تاقە وەسیلەیەک بوو بۆ گەیاندن و بڵاوکردنەوەی داوە مامۆستا حەبیب لە پای نووسینە زۆر و نایەبەکانی ئەم خەڵات و ڕێزلێنانەی پێبەخشراوە یەکەم لە فیستیڤاڵی نور لە ساڵی 2010 خەڵاتی نووسەرانی خزمەتگوزاری ژیاننامەی پێغەمبەری خۆشەویست درودی خۆی لەسەر بێ پێبەخشرا بە پلەی دووەم پاش کتێبەکەی مامۆستا پارەزانی دووەم یەکێک بوو لە وەرگرانی خەڵاتی پارێزانی بۆ نووسین و وەرجێڕان لە دەی 2009 کە بە سەرپەرشتی پەیمانگەی جیهانی فیکری ئیسلامی و پرۆژەی تیش بەڕێوەچوو خۆشەویستی و محەبەت و مەوەدەت لە نێوانمانە بوو ئەنجا هاتوچۆمان بوو بەڵام ئەڵبەتە تقریبا لە سلێمانیە کە لەو کاتە لە لای مزگەوتەکەی هینەوە بوون لای مزگەوتەکەی گەدی سێوانە بوون لەوێ چەند جارێک ڕۆشتم سەردانم کردوون ئەویش هاتووە سەردانی کردوین و ئەنجا تاوەکو من ڕۆیشتم بۆ ئێران و ئەمر بالقەبزم دەرچوو ترێ وڵاتەم بەجێهێشت تاوەکو ئەو کاتێش هەر عەلاقە و پەیوەندیمان پتە بوو و هەر کاتێکیش بهاتمایەتەوە سەرم لێدا لە 23 هەشتی 2009 بووەتە خاوەنی ئیمتیازی وەرزە گۆڤاری سۆس ساڵی 2011 خانە نشین بووە
لە کۆتاییەکانی ژیانیدا سەرقاڵی پێدا چوونەوە و بۆ زیادکردنی ژیاننامەی خەلیفەکانی ڕاشیدین بووە و چەند جارێک چاپی کردووە. بەجان الحەمدولله هیچ گۆڕانکاریێک لە عەزیمەت و شەوق و نووسین و بۆ نووسین و هەوڵدانی گۆڕانکاری تیان نەکرا. بگرە ساڵ بە ساڵی زیاترە بوو ئەوە نەبوو بڵێ وەکو پێشتریش ئاماژەمە کرد سەرەڕای زۆرۆفی عێراق و کوردستان و ئەمانە ئەوە نەبوو بڵێ من بەسە و یاخود ئیتر کۆتایی پێبێنم یاخود لە خاڵێکا بیوەسێنم نا بەعەکسەوە تا ئەخیر ساتەکانی نەخۆشیشی هەر بەردەوام بوو حتا ئێستا لڤێکسێکی گەورەی لاماوە وەرەقی زۆری تیاماوە ینی هەر هەدەفی هەبوو شتی زۆر بنووسێ بەسەر لایەکی لەو شتانەی لە بەرنامەیە هەبوو بینووسێ ژیاننامەی ئیمام ئەحمەدی کوڕی حەنبەل و یعنی تا لێرە پێشەکێک و کۆمەڵ ینی زانیاریک وە کۆ کردێتەوە یاخۆ ئەم سەرچاوانەی ئەبەو شێوەیە طبعاً ئەوە کتێبی خۆشەویست پێشەوی مەسدەرەکان بخێنێتەوە بەرگەگرتن ئەوی بە داشرین نەبن دوایی بە جوانی ئەمەش هەر حەزەتی ئەبوو هورەیرە ینی بەنیازی ئەبوو هورەیرە بوو دەست پێ بکای ئینشەڵڵا دوای ئەوان ینی تا ئەخیر ساتی نەخۆشی هەتا بیتوانیایەنە ئەوەسا فترەیەکی زۆر دەفتەر و قەڵەمەکە هەر لای سەریا بوو نەخۆشیش بوو ئەمان و بابگیان لای بەرین ئەوی نابا لێویا بێ هەر ئەمەلی هەبوو ڕۆژێک بێ دەست بکاتەوە بەنووسین. مامۆستا حەبیب لە ساڵی 1992ەوە دەستی کردووە بە خوێندنەوە و خزمەتکردنی پەیامەکانی نور لە سەرفیکر و پەیڕەوی بەدیع الزەمان مامۆستا سەعید نورسی. مامۆستا حەبیب لە تافی مناڵیدا بە خزمەتی گەیشتوم دنیایەک بوو لە ئەدەب و لە احترام ئەوەی کە لەم دواییە زیاتر پێی گەیشتم لە کۆتایی نەوەدەکانە بە تەحدید لە ساڵی 1970 2000 کە چەند جار لە خزمەتیا وانەم خوێندووە بە تایبەتی وانی ڕەسائیلی نور مامۆستا حەبیب کۆمەڵی مواصفاتی تایبەتی هەبوو لەوانە مامۆستا زۆر زمان پارا و زمان شیرین بوو دینی ئیسلامی لا شیرین دەکردی بەبێ ئەوەی کە لەومە و سەرزەنشتی هیچ کەس و هیچ تایفە و هیچ گروپێک بکە مامۆستا حەبیب لە ئەخلاقی ئەوەندەی کە لە خزمەتی هەڵسو کەوتم کرد وەکوم دانە نێم کە من قوتابی مامۆستا حەبیب بووم و شانازیشی پێوە دەکەم و بەشێک لە ئیمان و لە ئەخلاقم لەوە وەرگرتووە وەک چۆن لە کۆمەڵی مامۆستای تر زانست و زانیاری و عیلم و معریفەم وەرگرتووە و شەهادە و بڕوانامەم وەرگرتووە لە مامۆستا فێر بووم کە یعنی دایما باسی لە برایی و تەبایی و پێکەوە ژیانی دەکرد هیچ کات باسی جودایی نەدەکرد و جودایی بە حرام دەزانی مامۆستا گرنگی تەواوەتی ئەدا بە پەروەردەی دڵ و دەروون لەسەر ئیمان مامۆستا زۆر گرنگی ئەدا بە بەهاڕەوشتیەکان یعنی خاڵێ زۆر گرنگ بوو لەلام مامۆستا هەمیشە ئومێدی بەخوا بەهێز بوو و ئومێدی لە ناو دڵمانە دروستە کرد بە ئومێدەوە بژین و خاڵێ زۆر گرنگ بوو بەلام و مامۆستا کە باسی دەکرد لە بابەتێکە لە لوتکەی باوەڕبوونی خۆی بە ئیسلام کە ئیسلام داهاتوو بەدەست ئەهێنێ و داهاتوو بۆ ئیسلامە مامۆستا ئەو نە بە گەرم و گوڕی ئەو بابەتەی بوو باسە کردین یەک لێشاو بوو لە هیممەت بەرزەی یەک کانیاوی زوڵاڵ بوو لە ئاوات و لە ئومێت داهاتووی گەشی ڕاستەقینەی دەبینینەوە لە ئیسلامدا و دەیفەرموو ڕۆژێک دێت تەنانەت ئەوانەی کە بێدینن خۆیان ڕادەکەن بەرەو ئیسلامەتی حتا باسی هەندێکمان کرد لە ناو خەڵکا کە لەسەر ئیسلام قسەکە وتی لێگەڕێن ئەوە تەنها ڕواڵەتێکە ئەگەر بچێتەوە سەر ناخی خۆیت و بلێتە ئەستێکەی لە ناو خوێن یا دین و ئیمان و ئیسلامەتی هەربوونی هەیە چونکە حەزەکە ڕێز خوشکی لە دایکی بگیرێ لە خوشکی بگیرێ حەزەکە پرۆسی هاوسەرگیری لە بواری ئیسلامەتی دایک و باوک هەبێ نەک ڕۆڵی زینابێ لەبەر ئەوە ئەمە تەنها ڕووکەشێکە ڕۆژێک دێ بگەڕێتەوە سەر ئەستەکەی خۆی مامۆستا زۆر بە قیەم و بەهای جوان چەند ساڵ لە خزمەتیا بووم نەمبیزەمی یەک کەسایەتی بکە کە دەکرێت لەگەڵ هەندێکە تا ئەندازێک گلەی و گازەندە هەبوو بێت بەڵام ئامادە نەبوو لەسەر زار بکەوێتە سەرزار قوتابیەکانی لەسەرەوە پەروەردە بکە ڕقی لە جەماعەتێک بێ ڕقی لە لایەنێک بێ ڕقی لە گروپێک بێ بەڵکو دەیفەرموو هەموو ئەمانە داهاتوو خزمەتی ئیسلامەکەن حتا ڕۆژێ لە شوێنێک میوان بووین دووسێ مناڵ هاروهاجیانە کرد کە لە گەڕەکەکەیا بووین خەریوێکی قسەی پێ بڵێتوی نە قسەی پێ مەڵێ ئەمانە بەروبوومی داهاتوو ئیسلامن ئینشاءڵڵا هەموو ئەمانە ڕۆژگار کەسانێکە بن کە لە مزگەوتە جمەیان دێ و لە مزگەوتە دەبنە
ڕۆڵەی ئیسلام و ڕۆڵەی گەشاوە ئەو نە بە گەرمیش ئەم قسانی دەکرد سەرنج هەمومانی ڕاکێشا کە لە کۆڵانێکەوە ڕۆیشتین ئەوەندە مامۆسا حەزیە کرد لەوەی کە هەمووان پەروەردە بن هەمووان لە پاکیا بژین هەمووان لە برایەتیا بژین هەمووان لە چرای ئیمان کۆ ببینەوە بەڕاستی ڕۆحی مامۆسا زۆر لە ئاستێکی بەرزا بوو هەمیشە ینی لە ئوفقێکی زۆر گەورە سەیرێ کرد زۆر گەنج بووم کە لە گەنجیشە ئینسان سەرڕۆیی زۆرە زۆر کەسێکی تند لە دینداری و ئەوانە جارێک مامۆسام بینی فەرمووی زۆر باش و بینیم بە دواتە ئەگەڕام ئەوە قەدەرن یەکترمان بین لە دوکانەکە ئیشمە کرد تەشریفی مامۆساش هاتە ئەوێ طبعا مامۆسا لەگەڵ حاجی ڕەوفی برامە زۆر تێکەڵ بوون دوکانەکەش ئەو حاجی ڕەوف ئیشی لێکرد بۆ لای حاجی ڕەوف هاتوو منیشی گرت لێوێ وتی ڕۆڵە هەموو ئەم شتانە ئەڕوا ئەم شتانە هەمووی کاتیە دووشت هەیە بۆ تۆ ئەمێنێتەوە زۆر گرنگە یەکێک ئەیلە زۆر بخوێنە دوو ئیمان زۆر تەسبیتکە لە دڵت ئەم دووشتە تاکۆتە ئەمێنێت وێ زۆر کات ئامۆژگاری گەنج ئەەکەم خۆمەڵم ئاگەتەن لە عیلم و ئیمان بێ یەکێک لەو کەسانەی کە زۆر کاریگەری بۆ لەسرم لەو ڕۆوە بریتی لە ماسەحەبی محەممەد سعید مامۆستای کۆچکرد و خاوەنی قەڵەمێکی بە بڕشت بووە کە خەرمانی کتێبی پێشکەش بە کتێبخانەی کوردی کردووە کۆی بەرهەمەکانی بدیتە لە 106 کتێب و نامیلکە کە هەندێکیان چەندین جار چاپکراونەتەوە کاریگەری زۆری بۆ ژیانی سەحابەکان نمونەن پێشکەشەکرێ بەو خەڵکە کە خەڵکی ئەمە نمونەی ئێوە و چاوی لێ بکەن لەبەرەوە پەروەردەی لاوان و پەروەردەی تازە پێگەیشتوان گەورەترین یارمەتی دەربوو بۆ پەروەردە تۆ کاتێک کە چیرۆکەکە خوێنیتەوە چیرۆکەکە ئەدەیەوەکو پاڵەوانی چیرۆکەکە بکەیت جا ئەگەر چیرۆکەکە چیرۆکێکی پەروەردەیی بوو ئەوە تۆ ئەو نووسەرە ئەوێت ئەم ئینسانە ئاوا پەروەردە بکات جا ژیانی سەحابەکان ژیانی هاوڵەکان هەمووی چیرۆکە لە ڕاستی مامۆستا حەبیب لە ساڵی 2012ەوە نەخۆشکەوت و وردە وردە هێز و توانای کەم بووەوە تا لە 27 یەشی 2022 لە سلێمانی کۆچی دوایی کرد و لە مەراسیمێکی پڕشکۆدا لە زێدی خۆی بەڵخەی هەورامان بە خاک سپێردرا الحەمدولله خۆی گەورە لە هەموو موسڵمانان ڕازی بێ سەردانی زۆر زۆریانە کرد ینی لە هەموو لایەنەکانەوە لە هەموو گروپە ئیسلامیەکانەوە بەبێ فەرق بەبێ جیاوازی کە ئەمە تاقە ئاواتی بابیگیان بوو ئەنی مەسەلا لایەن و شت لێک نەدرایەوە هەموو موسڵمانان هەموو نووسەران هەموو هاوڕێ دێرینەکان دۆستەکانی دائیمەن بە دەوریا بوون و الحەمدولله زۆر دڵی پێیان خۆشە بوو حتا جاری وابوو نەخۆشیش بوو هێزی نەبوو بەڵام کە ئەن و فڵان کەس هاتووە ئەی هەڵەستمەوە لە خزمەتی هابم لە 25 مانگا بوو 25 یەکی پار 2022 نەخۆشیەکەی بڵێن تەواو زۆر سەخت بوو بردیان بۆ خەسەخانەی هەرێم لەوێ خەوت تقریبا 2 شەو لێوە بوو تر لە 27 یەکی 2022 ئێوارەی مەغریبی بڵێن جومعە شەوی جومعە وەفاتی کرد لەوێ